داهاتوو بۆ ئێمە گەنجە بۆیە حکوومەتێکمان دەوێت کە داهاتوێکی باشترمان بۆ دروست بکات سڵاوتان لێبێت من زانا عەبدولباقی دەرچووی زانکۆ نووسەر و چالاکوانی سیاسی ئەمڕۆ لەگەڵتانم لە پرۆگرامی سەکوی گەنجان لەگەڵ چەند هاوڕێیەکم باسی چەند بابەتێک دەکەین دەربارەی پێکێنانی کابینەی دەیەم و کێشەکانی نێوان هەولێر و بەغدا چاوەڕوانی گەنجان لە کابینەی دەیەم دەرفەتەکانی هەلیکار و چەند بابەتێکی تر ئێستاش لەگەڵم بن بە چەند هاوڕەیەکم لەگەڵە پێتان بناسێنم. لە بەرنامەی سەکوی گەنجانەوە سڵاوتان لێبێت لە کەناڵە جوانەکەی K24 من سەودەت خالید هەڵگیری بڕوانامەی بەکالریۆس لە پەیوەندی نێودەوڵەتیەکان و دیپلۆماسی بەڕای من گەنج لە کابینەی دەیەمی حکوومەت ڕۆڵێکی بەرچاو دەگێڕێت. لە بەرنامەی سەکوی گەنجانەوە من ئەحمەد هادی هەڵگری بڕوانامەی دیپلۆم لە بواری نەوت و گاز ئێمە وەکو گەنج چاوەڕوانیمانەیە لە کابینەی دەیەمی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ نووسینەوەی دەستور و بۆ ڕەخساندنی هەلی کاری زیاتر بۆ گەنجان. سڵاوتان لێبێ بینەران من ئەڤین زبێر ئەندازیاری کۆمپیوتەر و هەڵگیری بڕوانامەی ماستەر لە زانکۆی کوردستان ئەمڕۆ لە بەرنامەی سەکۆی گەنجان کۆمەڵی گەنج کۆبووینەوە تاوەکو باسی کابینی دەیەم و ڕۆلی گەنجیش گەنج چی دەوێت لە حکوومەت و چۆنیش حکوومەت بەڕێوە دەچێتەوە. سڵاو ئەم کاتتان باش من قوتابی ئەلیاز یونس عزیز لە کۆلێژیادا بەشی شوێنەوە لە بەرنامەی سەکۆی گەنجانەوە لەگەڵتانم باز لە کابینی دەیەمی حکوومەت یاریمی کوردستان کرا کە پێویستە کوردستان یەک کابینە و یەک زۆن بێت. جماعت بەخێر بێن ئەحواڵتان زۆر خۆتان یاسای بەرنامەکە دەزان کە پێویستە پێشکەشکاری کال بژێرین بۆ ئەوی پرسیارمان لێ بکات ئەو جەڕای ئێوە چیە کێ بگەین بە پێشکەشکار بەڕای من خاچ سەودەت تەمام مادەم هەمومان هاوڕاین با خات و سەودەت پێشکەشکاریەمان بێگومان بۆ بتمانەی کە بە منتان بەخشیوە بە خێراتنی تاک بە تاکتان دەکەم زۆر بۆ خۆتان دەزانن کە کاناڵە جوانەکەی K24 بەرنمەکی زۆر جوان پێشکەش دەکات بە ناوی سەکۆی گەنجان کە لە ئیسفادەی هەموو گەنجێک کە ڕای گەنج وەردەگرێت کە گەنج هێزی نیشتیمانە ئیتر بەرنامەی ئەو ڕۆمان لەسەر کابینەی نوێی حکوومەتە دەمان هەوێت ڕاو چاوەڕوانی گەنجەکانمان بزانین پێشەوەی کە پرسیار لە یەکێکتان بکەم دەمهەوێت بە کورتی باسی شێوازی جەنابی کاک مەسرور بارزانی بکەم لەسەر بەڕێوەبردننی حکوومەت کە ڕای وایە حکوومەت پێویستە خەڵک سەنتەر بێت ئەمەش هەنگاوێکی زۆر زۆر میهیمە بۆ پێشوەچوونی کوردستان. ئیتر ئەگەر بێن لە من بپرسن کە چ شتێک زۆر میهیمە پێش هەموو شتێک لە نێو ئەو کابینەیە هەماهەنگی حکوومەتە چونکی بچووکترین دەرس لە نێو حکوومەت هەبێت ئاستەنگی گەورە لە پێشوەچوونی کورد و ئێمە دروست دەکات. ئیتر هەز دەکەم یەکەم کەس لە کاکزاناوە دەست پێ بکەم فەرموو ڕاتیە لەسەر ئەم کابینەیە نوێی حکوومەت. خۆی ئەم کابینەیە تاواکەری کابینەی ڕابردووەواتە تاواکەری کابینەی نوێیەمە کابینەی نوێم وەکو بینیمان زۆر شتی کرد زۆر کاری باشی کرد بە دیجیتالکردنی دام و دەستگاکانی ژێرخانی ئابووری کەرتی کشت و کاڵ زۆر بابەتی دیکە بە تایبەتی چاوەڕوانی بۆ کابینەی نوێ ئەوەیە یەک بڕیاری پێم وایە بۆ ئێستا زەڕورترین شت بۆ حکوومەت یەک بڕیاریەواتە لە هەولێر و لە سلێمانی هەمان بڕیار بێت نەک لە هەولێر بڕیارێک بدرێت لە سلێمانی جێبەجێ نەکرێت کە ئەمە وەکو بینیمان لە کابینەی نوێم کێشەیەکی زۆری بە حکوومەت دروست کرد زۆر بڕیارەکانی حکوومەت کە زۆر بڕیاری جوان و باش بوون لە بەرژەوەندی خەڵک بوون لە سلێمانی جێبەجێ نایدەکرا و دوام شت کە چاوەڕوانیم لە حکوومەت ئەوەیە وەکو چۆن داهاتی گۆمرگەکانی ئیبراهیم خەلیل و حاجی ئۆمەران دەگەڕێتەوە هەروە داهاتی پەروێزخان و باشماقیش بگەڕێتەوە هەر وەکو چۆن خزمەتی هەولێر و دهۆک دەکرێت هەروە خزمەتی سلێمانی و هەڵەبجەش بکرێت حکوومەتێک بۆ هەمووان بێت چونکە حکوومەت ملکی یەک شار و یەک شوێن نییە حکوومەتی هەمووانە بەڵام بە مەرجێک هیچ هێزێک لە دەرەوەی حکوومەت بڕیار بەدەست نەبێت لە شارێک لە سنوورێک کە ئەمە کێشەیەکی زۆری بە حکوومەت دروست کرد لە ڕابردوودا. بێگومان ئەگەر باسی ئەرکی حکوومەت بکەین ئەرکەکەی زۆر گران و سەختە
پرۆژەکانیشی کە کردوێتی تاکو ئێستا زۆرن ئەگەر بیژمێرین لەوانەیە خلاص نەبین بەس ئێمە تەوقعمان ئەوەیە کە لە کابینەی نوێ کابینەی دێم حکومەت پرۆژەکانی تەواو بکات ئەوەی لە کابینەی نوێم کردوێتی بێگومان چونکە حکوومەتی کابینەی دێم هەر حکوومەتی کابینەی زۆر ڕاست نوێ میشە ئەوە وامان لێ دەکات کە لە ئێستاوە دڵنیابین کە ئایندەیەکی گەشت لە پێشمانە زۆر ڕاستە ئەو لە کابینەی نوێم ئەو شتانێک کە کراوە تاکو ئێستا بە دیجیتالکردنە ڕێگاوبان دروستکردنە کارتی کشت و کاڵی بژەندرایتەوە ئەمە زۆر یەکێکە یعنی لەو مەبەستت ئەوەیە حەفان کە قسەشت دەبڕم هەموو ئەو کارانی کە لە کابینەی نوێیان کراوە تەسیری لەسەر بەرەو پێشوەچوونی کورد و کوردستان هەبووە بێگومان دەست خۆش بێت. خۆی ئێمە چەند شتێکی چەند مافێکی سەرەتایی هەیە کە هەتا ئێستا کوردستان خاوەنی ئەو شتانە نیە بوو نمونە کارەبایە ئاوە کە خۆشببختانە لەم کابینەیە چەند کارێکی زۆر باش کرا لەو بوارانە بوو نمونە کارەبای 24 کاتژمێری کە لە چەند گەڕێکێک ئێستا کارەبایان 24 کاتژمێری ئەو بەردەوامە پرۆسەکە بەردەوامە و بڕیار وایە بۆ 2026 هەموو کوردستان بگرێتەوە کە ئەمە شتێکە زۆر جێگای خۆشحالیە. وە کێشەی ئاویش وەکو بینیمان چەندین ساڵ هەولێر بەدەست بێ ئاویەوە دەناڵان بەڵام لە کابینەی نوێم خۆشببختانە هەنگاوی زۆر باشنرا کە ئەو کێشەش چارەسەر بکرێتن. یەکێک لەو شتانێک کە لای من زۆر گرنگ بوو لە کابینەی نۆ کە زۆر کێشی کابینی هەشت و حوتی چارەسەر کرد دروستکردنی ئەو هەموو بەندا و سەدە بوو چکە مامان بینیت بەهۆی هەڕەشەی ئیقلیمی ئاماوەی ناوخۆی یا بەهۆی دەستی ناوخۆی زۆر کات هەڕەشەی گرتنەوەی ئاوەکانمان لێکرا سەرچاوەکانی کوردستان وشکە کرا بەڵام لەم کابینەیە لە کابینەی نۆ زۆر دروستکردنی ئەو سەد و بەنداوانە پێم وایە زۆربەی کێشەکانی چارەسەر کرد و ئیسفادەشی لێکرێ بۆ داهاتوو هەم بۆ کشت و کاڵ هەم بۆ بەرهەمێنانی کارەبا هەمووکو شوێنێکی گەشتیاری بەڵام دووبارە لەوەش بە قەنەعەتی من بابەتی پەروەردە لە هەموو شتێکا بنەچێ ئەبێ پای ئەوەندە پەروەردەییمانتیا بێ تێگەیشتنمانتیا بێت بۆی ئێمە خاوەنی ئەو شتانە بین پارێزگاری لێ بکەین شانازی پێ بکەین ئەگەر لە شوێنێک کەم و کوڕی هەبوو ڕخنەی دروستکەر بگرین نەک ڕخنەی ڕوخێنەر چکە ڕخنەی ڕوخێنەر هیچی لێ بەرهەم نایە بەس ڕخنەی دروستکەر زۆر شتی دیکەی لێ بەرهەم دێ وەکو کابینەی وەکو کابینەی دا کە لە داهاتوە ئەم نیوادارم بە زووترین کار دروست بێ بۆی لەو فەراغی یاساییە بچینە دەرەوە زیاتر بێ لە کابینەی دێم تشکیل بکرێت کابینەکە دووخی ناوچەکەەوە ناخوازێت تاخیر ببێت دەبێت تشکیل بکرێت کاکنێشیر ئاماژی پێوتی ئاسان نابێ بەس شتێکیش نییە نەکرێ و پێشم وایە ئەم کابینەیە کابینێکی سەرکەوتوترە بێ کابینی دێم بەڕابەتی جەنابی کاک مەسرور چکە کۆمەڵێک بەرنامە هەیە کۆمەڵێک بابەت هەیە لە کاتی بانگەشەش بینیمان بەڕاستی کابینەی نوێم زۆرێک لە کێشەکانی چارەسەر کردیا خودت بەرەو کەمبوونەوە بردێکیش لەوانە هەڵگرتنی چەکی بێمۆڵەت بوو ئەم هەڵگرتنەوەیە زۆر شتێکی باش بوو بەڵام دووبارە سەرڕای ئەوەی کە چەکی بێمۆڵەت نەماوە یاخود دەستی بەسەرداگیرەوە بەڵام ڕێژەی کوشتن و کوشتنکاری هیچ کەم نەبووتەوە بە تایبەتی ئێستا کە منداڵەکانمان زۆر تووڕانە کاتێککە دەبینین ماوەک پێش ئێستا منداڵێکی 13 ساڵان لەسەرەوەی کە باوک تەنها گوتی بۆ نەنووسوی هەستاوە چەقوی لە دڵی باوکیداوە باوکی کوشتە ئەم کوشتن و کوشتنکاری لە نێوان خێزانەکان زۆر بووە لە نێوان خوێن ینی دوو نەفەر کە پەیوەندێکی خوێنیان لەگەڵێکەیە دەستت بچیت خوێنیوی بیکوژی ڕاتچە کاک ئەلیاس بەسەرەوە مەسەرەوەی لە کابینەی نوێم ئێمە بەشێکی زۆری کارەکانی کاک مەسوول بارزانیمان بینی جەنابی براگەورە کە هەڵمەتێکی بۆ چەکداماڵین دروست کرد بینیمان کەسن لە چەند لایەنێکەوە کەشێک کۆمەڵاتی دروستە بوو فەوری ببێ ئەوەی کە هانا بۆ چارەسەرکردنی کێشەکە ببدرێ دەست بۆ چەک ئەبردرە کامەش بە شێوەیەکی بەرچاو دیارەکەم چەکە بێمۆڵەتە چکە چەکی بێمۆڵەت بە شێوەیەکی زۆر بەرچاو بەکارێنرێ یعنی ناتوانرێکە وەک بڵێ بنبڕ بکرێ بە ئاسانی کامەش کارێکی زۆر قورسە بنبرکردنی چەکی بێمۆڵەت چەند هەنگاوێکی دیکەی پێویستە بوو نمونە پەروەردە بۆ نمونە تا ئێستا سیستەمی عشایری زۆر زاڵە بە سەرمانەوە کە نەمانتوانێت کۆنتترۆل بکەین و چەند سەبەبێکی تر بوو نمونە حیزبایەتی گرنگتن بە ڕێکخراوی پەرەپێدانی مرۆڤی و ڕێکخراوی مافی مرۆڤ بینیمان لە بانگشی هەڵبژاردنیان دەبێت حیزب چەکی دابش دەکرد حیزب وە هەبوو چەکی دابش دەکرد بۆ بانگشی هەڵبژاردن کە ئەوەش کارەساتی هەڵواستنی پۆستەرەکان یان خود هەڵواستنی بەشێک لە عەلەمی حیزبەکان کامەش هەندێک جار لەلایەنەکانەوە
سەکەدرا بۆ کەسانی کە ئەو پۆسترشتانە دانن کە ئەمەش بە ڕێژێکی بەرچاو زۆر دەورە بینێ ئەم چەکە تاکیید بێمۆڵەتە ئەم کەسە لاگەری تووڕەبوونی ئایا دەبێت ئەم کەسە بزانیت کە لەلایانی دەرونیەوە تەواوە لەلایانی دەرونیەوە تەواو ئاگای لە خۆیەتی یانی لە چ حاڵەتی ئەم چەکە بەکارهێنرێ چونکە لە هەموو حاڵەتە نابێت بۆ نمونە کەسەکە ئەگاتە حاڵەتی دەرونیەکی تەواو تووڕەبوون ئاگای لە خۆی نامێنێ بەڕای من پەروەردە ڕۆڵێکی گرنگی هەیە لە حاڵەتی بالضبط، دەرونی پەروەردەکردنش. تاک بە تاکمان بەس دەمەوێت یەک شتێک باس بکەم کە ئێمە چونکە باب و باپیرانمان هەموو پێشمەرگە بووینە لە لای ئێمە چەک جێشان نازیە بەڵام گەنجی ئێمە بەڵێ گەنجی ئێمە جەنابی سەرک بارزانی فەرمووی دەنگی گولە لە ئێمە موزیقایە بەڵێ. لەگە ئەو شتە گەورە بوو بەڵێ، نەبوو ئێستا جێشان ئێستا نازیە، بەس کە تۆ منداڵ بی و چەکت لە دەست بێت و هەدەفەکەشت ئەوە نەبی کە لە شاخبی و بەرەنگاری دوژمن ببیەوە پێویست بە چەک ناکات چەکی منداڵی ئێستا قەڵەمەکەیتی دەبێت لە پەروەردەوە دەست پێ بکەین کە ئەو منداڵانەوە پەروەردە بکەن تونند و تیش نەبن لامان چونکە کاتە گەر چەکیش ببوورە بەڵێ. گەر چەکیش قەدەغە بکرشتی تر هەیە بالضبط کەسێک نەفسەتی کوشتن و برینی هەبێتن دەتوانێت کارێکی خۆی بکات بەردێکیش دەتوانێت زۆر بە قەڵە لەگەڵ دەگەڕێتەوە سەر پەروەردە پەروەردە بۆیە بەڕای من لە قوتابخانەکان دەبێت دەست پێ بکەین یەکەم شت و داک و بابەکانیش دەبێت تۆزێک ئاگیان لە پەروەردەی منداڵەکانیان هەبێت ڕاستە کابینەی نوێ لە خزمەتی گەلی کووردە بەس دەبێت داک و بابیش نەتەوە ئێستاوە گرنگێکی زۆر بە منداڵ نادەن منداڵەکانیان لەگە سوۆشیال میدیا هۆکار زۆرە. بەجێدێڵن موبایلێکی دەدێ منداڵێکی تەمەەن گەورێکی زۆرە بینێ بۆ پەروەردەکردن ینی ئێستا بۆ منە هەر مناڵێکە بینی موبایلێکی پێ آیفۆن 16ەیەکی پێ آیفۆن 15ەیەکی پێ منداڵەکان موبایلێکی زیرەکی بەدەستەوەیە. نەکردووە یەکێک لەو خاڵانی کە لای من زۆر تایبەت بوو نووسینەوەی دەستور بوو بۆ خۆم زۆر ئەساس پێم وایە گەورەترین نقستانی بە سیاسی کوردەوە فانی مێژوە سیاسەکەی کوردەوە نەبوونی دەستورە وات لەبێ هەر جاری وڵاتێک ئەجندای خۆی لەسەر بسەپێنێت لە 2009 پرۆژەی دەستور ئامادەکرا بەڵام بەداخەوە ئەو کات باهوی هەندێک زرۆفەوە ڕاگیرە هیوادارین لە کابینەی دێم لە خۆلی شەشەمی پەرلەمان کارێکی زۆر جدی بکرد لەسەر نووسینی دەستور پرۆژە بوو پرۆژە مایەوە ئێمە لە 2002 ئێمە پرۆژەی دەستورمان هەیە لە 2009 قەول بوو بخرێتە دەنگدان بەڵام ئەوە بوو نەکرا بە هۆکاری نەکرا بە هۆکاری سیاسی هیوادارین لە خۆلی شەشەمی پەرلەمان ئیشێکی زۆر جدی بگرێت چونکە ئەمە لە چوارچێوەی پاراستنی قەواری هەرێمی کوردستانە زۆرشت دەبڕم کاگزانە بەڵام نووسینەوەی دەستور ئەکی تاسیرێکی زۆری دەبێت لەسەر پاراستنی قەوارەی هەرێمی کوردستان کاتێک کە ئێمە دەستوری خۆمان دەبێت زۆربەی کێشە ناوخۆیەکان چارەسەر دەکرێت بۆ کاتێک کە کێشەکی ناوخۆی دێتە پێشێ ئێمە پەنا نابینە بۆ دادگای فیدراڵی یعنی خانوویەک بێ سەقف نابێت وڵاتێکیش بێ دەستور بەڕای من ناکرێتن ینی گونا حەسی ساڵ حکومڕانی تا ئێستا دەستورمان نییە کاکسانە بەس حەزم لێ پێشەوەی دەستور بنووسرێتن ئێمە وەکو کورد لە ناو خۆماندا یەکگرتو بین یەکگرتن دەستور زۆر لێک نزیکمان دەکاتەوە چونکە کە دەستورمان هەبوو زۆر خاڵی هاوبەشمان دەبێتن مەجبورین هەمومان لەسەر ئەو دەستورە بڕین مەجبوری وامان لێ دەکات سازش بوو یەکتری بکەین دایکی یاسایەوە یاسا لەژێر ڕۆشنایی دەستورە داهەندێت تۆگە دەستورێکت هەبێ پێمە لە زۆربەی کێشەکان بۆ زۆربەی کێشەکان چارەسەرە نمونە ئەگەر تۆ دەستورێکی تایبەتە دەبێ بە هەرێمی کوردستان ئەم دەستورە ئەوەن بنەمای دەستور خۆی دەستور کاگە بنووسێتەوە دووشتە دیاریکردنی سەررجەم سیستەمە سیاسەکانە و دیاریکردنی ماف و ئازادەکانە و بە دوو فلتەراتەیە پەڕێ فلتەرێک کە کۆمەڵێک کەسی ئەکادیمی و کەسی سیاسی و کەسی یاسایی ئەینووسنەوە پاشان ئەدرێتە پەرلەمان و ئەندامانی پەرلەمانی ئەندامانی بەڕێزی پەرلەمان دەنگدانی لەسەرەکەن لە دوای ئەوە ئەدرێت بە فلتەری میلەت گەل ئەپێ گەل بڕیار بان بۆ دەستورە چکە ئەو کاتە گەل بەڕاستەخۆ بەشدارە لە نووسینەوەی سیستەم یان نووسینەوە و دیارەکردنی سیستەمی حکومڕانی لە دانانی ڕێڕەوی و دەنگدانیشە بەو ماف و ئازادیانی بۆی دیاری کراوە پێم وایە دەستور بنەچەیە بۆ یاسا چکە یاسا لە ڕۆشنایی دەستورە نووسێتەوە تۆگەر دەستورێکت هەبێ زۆر مەزبوون نەبێ بە تەواتی ناتوانێت زۆر ڕاستە تۆگەر دەستورێکت هەبێ باز لە پارێزبەندی خەواری هەرێمی کوردستان بکە هیچ دەوڵەتێکی ئەقلیمی ناتوانێت داخلی پرۆسی سیاسەکەت بکە و هیچ سیاسێکی ناوخۆ ناتوانێت زانیاری گرنگی ئەم هەرێمە بەرێتە دەرەوە بۆ بەرژەوەندی شخصی مامەڵی ڕاستەخۆ بکات ماگەل دەستور بنووسێتەوە بە قەناعەتی من
هەرێمی کوردستان نەک قۆناغێک چەندین قۆناغ بە هەنگاوێکە بڕێ بالضبط. زۆر و ڕاست. ئاگاداریش بن قۆناغێک ئێمە لە بێت 2002 هەتا ئێستا چەند جارێک پرۆژەی دەستورمان هەبووە چەند جار پرۆژەی دەستورمان هەبووە بەڵێ یەکەم جار لە ساڵی 2010 بوو دە کەس بوون بە ئەندامی لیژنە بە 78 خاڵ بوو بەڵام بە پرۆژە مایەوە بەڵام من گەشتبینیەکی زۆرم هەیە کە لە خۆلی شەشەمی پەرلەمانی کوردستان کارێکی زۆر جدی لەسەر دەستور دەکرێت چونکە پێم وایە هەموو لایەنەکان لەسەر ئەوە کوکن ئێستا گەیشتونەتە ئەو ڕێی کە ئەوەی بەسەرمان هاتووە تا ئێستا بەشی زۆری نەبوونی دەستور بووە نەبوونی دەستور زۆر شتی بەسەر هێناوین زۆر زعیفی کردین هەم لە ناوخۆ لە کۆمەلگای نێودەوڵەتی لە عێراق لە چواردەورمان یعنی نەبوونی دەستور زۆر زەربەی لێداوین بۆیەش پێم وایە خۆلی شەشەمی پەرلەمان کاری زۆر جدی دەکات کاکزانە بۆ دەستور. بەڕای من ئەم دەستورە پێویستی بە هەماهەنگیە ئۆکەی ئەمە حزبمان لە ناو کوردستان زۆرە و ناکۆکی نێوان حزبەکانیش زۆر شتێکی ئاسایی زۆر بێهیا زۆر چونکە زۆر لە بینی نێوە بەڵێ. لە جیهاندا ئەمە زۆر شتێکی ئاساییە بالضبط. ناکۆکی لە نێو حیزبەکان دروست دەبێت بەڵام لێرە ئەوەی کە ئەساسە نابێت ئەو ناکۆکیە کاریگەری هەبێت لەسەر سیاسەتی استراتیژیمان بزەت دەبێ ئەمە چەند هێڵێکی سۆرمان هەبێتن چەند هێڵێکی سۆر کە نابێت نە پارتی نەیەکێتی نە هیچ لایەنێک دەستی بۆ بباتن بۆ نمونە بابەتی ئابووری هەرێمی کوردستانە پەیوەندی بە هەموو خەڵکی کوردستانەوە هەیە چ پارتی بچ یەکەتی بێت چ لە هەر حیزبێکی دیبیتن چەند خاڵێکی دیکەی سۆرمان هەیە چەند هێڵێکی دیگەی سۆرمان هەیە بۆ نمونە پاراستنی مادەی 140 کە لە لای من هێڵێکی سۆرە مادەی 140 کەرکوب کوردستانە گەڕینەوە سەر دەستور ئەگەر بالضبط. دەستورمان هەبێ بێ هەمانگی بێت لە نێوان هاوبەشی هەبێ لە نێوان ئاگادار بین ئێمە دەستوری عێراقی و کابینی دەستوری نوێ. هەرێمی کوردستانە بێ هاوبەشێکی زۆری هەبێ زۆرشمان بینی کە مەملانەی لایەنە سیاسەکانی تێکەوت بۆ ئەمە لە کاتی بانگە شەشمە بانگەشەیان زۆر بینیمان کە مەملانەی دوولایانی سیاسی زۆر زۆر زەق بوو بەڵێ کە لایەنێک مەزبوور نەبوو جوابی بداتەوە کاری خۆی بە جدیە کرد هەمووش لایەنەکەش زۆرمان نەزانی کە کام لایەنە بەڵێ. وەلایەنێکش کە لەسەر وای کرد کە چەند مایکێک بشکێنرێ لەسەر سەکۆی قسەکردنەوە کە ئەمە دەورشی زۆر زۆرە بینێ کە تۆ بتەوێت یەکگرتوبی یاخودنا بەڕای من دەبی بە وەکو گەنجێک شێوەیەکی دیبلۆماسی بڕۆیە پێشێ هیچ شتێک بە دەنگە دەنگ و بەڵێ قسەی وا چارەسەر ناکرێت تەوان جەناوی برا گەورە لە زۆر لە دیدار ڕۆژنەوەوانەکانە کە زۆر لە چاپێکەوتنەکان باسی کرد جوابی هەموو قسێک نادرێتەوە بەڵێ بەڕای من زۆر وەکو باشە. گەنجێک ئەو- مایە شانازی نییە بۆ من کە بەڵێ حزبەکەی خۆمیان هەر حزبێکی تر بێتن ئاوا مامەڵە بکاتن چونکە ئەوە ئەو کەسێک کە پشگیری و حزبە دەکاتن بە شێوازێکی تر ئەویش مامەڵە دەکاتن لەگەڵ خەڵکی ئاسایی ئێمە ناکۆکی دروست دەبێت شەڕی جنابی براگەورە وە جنابی کاک مەسعود بارزانی لە زۆر شتا فێری ئەمەی کردووە کە ڕێزی بەرامبەرەکەمان لەسەروی هەموو شتێکەوە زۆر ڕاست. واگەر لایەنەکەمان زۆر زۆر خراپ ئێمە جوابی هەموو قسێک نەدەینەوە گرنگەوەی لە دوای تەوابوونی لە جێ هەڵبژاردن بانگەشە بێت لەو جەو بانگەشەی بیتە دەرەوە تۆ پێویست بەداخەوە ناکاتر هەتا ئێستا بە دوقاتە و بەو جەوەبی بۆ هەتا پێگەێنانی ئێستا شەر لەو جەوەماوە سازشکردنی حکومەت گەل لەسەروی هەموو شتێکەوەی هەبە بەڕای من گەل ینی لەسەر لەو هەموو کەشە بیتە دەرەوە کە کار لەسەر و شتانە بکەیت کە بەرنامەت بۆ داڕشتووە چکە تو نابێت هەر لەو کەشە بمێنیتەوە ئەمەش کە کاریگەری زۆر لەسەر دەوربەرەکە دروستەکە لەسەر خەڵکەکە دروست دەکات بەڵێ. ئێستا خەڵکەکەی کورد کە هەمومان کوردین لە ڕێگە حیزب بۆمەیەکە دەناسین طبعا. مەسەنەوە بەڵێ فلان نایە. حیزب ناڵین ئەوە کووردە وەکو حیزبێک تەحمل لەگەڵ تاک دەکەین ئێمە بەدڵناویست ئێمە بۆ نمونە منداڵەکان هەر زۆر زەخت ئەو لەسەر شتە دەزانن ئارامەیەکەینەوە کە ئەبینین لە کابینی نوێم ئارامەیەکی زۆر زۆر باش دروستکرا لە هەولێر کە لە زۆربەی شارەکانەوە چاو لەسەر هەولێرە خۆی بۆ نمونە ئارامی هەرمی کوردستان داوای لێبوردن کە بەڵێ. قەت دەکەم ئارامی هەرمی کوردستان لە 2005 تا ئێستا بۆ ئێمە شانازیەکی زۆر گەورەیە بەدڵنیایی یعنی لە وڵاتەکانی دراوسێمان لە هەر کەسێک بپرسی یعنی شوک دەبن بەو ئارامێکە لە هەرمی کوردستان پێ ئەو ترێ پایتەختی پێکەوە ژیان کەیستا و بالضبط ئەو ناوەندەی گەر بۆ وەرگربوو بڕیارە بێ بنەچار گەڕانەوە دەسوورتەوە باە مواقعەتێکش بڵێن دەستێکی ناخۆیش هەیە بۆ لە بەردەوام لە هەوڵی تێکدانی و ئارامیایە ئەوان لە بەڵام سندانێکەوە لەم خۆشبەختانە ڕووداوانەکە دەستەکە پێشتر بەردەوام بینیمان. پوچەڵە بێتەوە خۆی ڕووداوانەکە لەسەر پێشتر دەستە بینیمان ببوورە کاکزانە لە چەند لایەنێکەوە سوستانی بازاری قەیسەری سوستانی بازاری لای 6 مەتری کە کوشنچەکان بوو کە لەوێ بەشێک زۆرمان بینەوە بازاری لەنگەی 40 مەتری هەم دیویستلی هەم دیویستی بەشێکی زۆری سوستان کامەش لە هەموو لایەنێکەوە هەوڵە درا تێکدانی ئارامی هەرێمی کوردستان کە لە زۆر لایەنێکەوە دیارش بکاو لایەنانی سوستاندمیان کەشێ بوون بەڵام خۆشببختانە دەستگاکانی دەستگا ئەمنەکانی هەرێمی کوردستان زۆر لەوە هۆشیارتر و زۆر لەوە بەتواناتر و زۆر لەوە پرۆفشنالترن کامەژ بۆ کارەکانی جەنابی کاک مەسرور بارزانی بەڵام قەزدی من زۆر شێکەواتە بێکارەکان. بنەچاوێ بگرێنەوە دەستورەکە تۆ دەستوریشی یەک بنەچەیت هەبێ بێگومان هیچ لایەنێکی سیاسی ناتوانێت لەو دەستور دەرچێت دەرەوە چکە لە غیابی ئەو دەستورە نیشانەی پرسیارەکەوێتە سەری بەڵێ بۆ خۆی بۆ
کەسی یەکەمی ئەو حیزبە بۆ خودی ئەو حیزبە خۆی کە دەست بۆ شتانێکە با کە بە دەستور کە گەل دەنگی پێیاوە کە پەرلەمان دەنگی پێیاوە لە دەروی دەستوری ئیشی کردووە کەواتە بە کوردەکەی ئاو تەکرێ خەڵکتر ئەوەی ناکانی هاوڵاتی ئەوە نابێت گەڕینەوە چەند پێشم وایە نووسینەوەی دەستور تۆزەوە لە منم کابینێ ئەوم بینی تۆزە بابەتی زۆن کاڵ بووە لەم کابینێ سەرۆکی حکوومەتمان بینی لە سۆران بوو بۆ سبینەکەی لە هەورانمان بوو دووسبی لە گەرمیان بوو سالاکەکانیمان من بینی پێم وایە نووسینەوەی دەستور ئەو ڕەنگەکەمەی کە زۆنداری هەبێ کە ئەویش بەداخەوە هەندێک سیاسی دروستیان کە ڕۆژنە خۆی واقعیت نییە کوردستان ماڵی هەمووانە پێم وایە هەر نایگەڵێ با شتێکشمان بیر نەچێ ئێمە شتێکمانەیە فێڵێن سنوورەکانی ناوچەی ئەو ناوچانەی دەروی ئیداری هەرێمن بەڵام کوردن بە هۆکاری سیاسی و قانونی لێمان دابڕاون لە نووسینەوەی دەستور ئەبێ هەماهنگگیشی باشە بێ لە نێوان دەستوری هەرێمی کوردستان و دەستوری عێراقی بۆ پاراستنی مافی ئەو هاوڵاتیە کوردانی لەو سنووران بە بیرمان نەچێت لەبەر بێ دەستوری هەرێمی کوردستان و نەبوونی هەماهنگگیە مندەلی و بەدرە و جەسان و جەلەو لەو سعدیە خەریکە کوردی تیا نامێنێ خانەخێن گەورەترین مەترسی لەسەر ئێسەر لەسەر ئەم سەرژمێریە با نمونە دوور نەڕووی کاکە کەرکک گەورەترین مەترسی لەسرە بە حکمەوەی خەڵکیێوێم ئاگدارم ڕێژەی عرەبەرز بۆ 1936 1923 بۆ پێشتر کارەساتە بۆیە ئەبێ هەماهنگگیەک هەبێ ئەو لیژنەیە کە دەستور ئەنووسێتەوە شارەزایشی باشی هەبێ لە دەستوری عێراقی خۆشببختانە منەوە نیز ئاگدار بم ئەوانەی کە ئێستا چونەتە پەرلەمان خۆیان زۆربان ئەندامی لیژنە بوون لە نووسینەوەی دەستوری عێراقیە شارەزایشی باشانە بێ هەندێک خاڵە بێ هەماهنگگی بێ لە بینی هەردوولا هاوڕێیان وەکو دەزانن کە کاتی بەرنمەکەمان بەرەو کۆتا دەڕوات هەرچەند گفتۆگەیە کە زۆر قوڵ و خۆش بوو چێژ بە خۆش بوو بۆ هەموو لایەکمان بەڵام بابینەوە سەر تەوەری ئەسلی بابەتەکەمان کە باسی کابینەی دەیەم دەکات من وەکو گەنجێک هەستام پرسیارم کرد لە گەنجەکان ڕاپرسێکی بچووکم کرد بەو دەرفەتەکەمەی کە هەم بوو زۆربەی گەنجەکان کێشیان لەگەڵ نەبوونی هەلی کار هەبوو و کێشەیەکی تریشکە هەیان بوو لەگەڵ ئیدارەکان هەبوو بەڕاستی زۆر کێشەیە کاتێک گەنجێک بۆ خۆی ناتوانێت دەرفەتی کار پەیدا بکات دەیهەوێتن کە کارێکی سربەخۆ بکات یەکەمشت دەچێت لە ئیدارەکانەوە دەست پێ دەکات کەم ئیدارانەش بوونەتە ئاستەنگێکی زۆر گەورە لە پێش ئەم گەنجەکە بیهەوێت خۆی بسەلمێنێت بۆ خۆتان دەزانن گەنجی کورد گەنجی بە ئەزمونن گەنجێکن کە دەتوانن کوردستان بەرەو پێشەوە ببن ئیتر ڕایجەنا بچیا لە هەمان کاتیشدا نەبوونی کارکێشەیەکی زۆر گەورەیە بۆ گەنجی کورد کێشەی کۆمەڵاتی لێ دروست دەبێتن و هەروەها کە هەرچن نەفەرێک گەنج بێ پیر بێت منداڵ بێتن بێ ئیش بێتن ڕوبەڕووی تۆزێک کێشە دەبتەوە یانیش ڕوبەڕووی غەڵەت دەبتەوە بەڵام حکوومەتی هەرێمی کوردستان لە کابینەی پێشوو هەلی کاری دروست کردووە بۆ گەنجەکان لە ڕێگای دروستکردنی پرۆژەی نوێ وەکو دروستکردنی کارگەکان کە ئەو کارگانە داوای گەنجی کورد دەکات بێگومان گەنجی دەرەوە نایەتە ئێرە ئیش بکاتن گەشانەوەش کە شتێکی زۆر لە پرۆژە بچووکەکانی گەنجان دەکات یەکێک لە کارەکانی حکوومەت ئەوە بووە کە لە کەرتی تایبەت داوای کردووە کە 1975 گەنج بە گەنجی کورد بێت خۆماڵی بێتن ئێستا ژوە کاتی بەرنامەمان تەواو بووە زۆر خۆشحاڵ بووم کە هەمووتانم لە نزیکەوە ناسی ماشاڵا گەنجی بە ئەزمونن گەنجی زۆر سپاس بەجددی کاتەکە زوو تێپەڕی و کابینەی دێم لەوانەیە کابینەیەکی زۆر پتەوە بیتن هەمووان وەکو جەنابی کاک مەسرۆر بیر بکەنەوە وەکو ئەو کار بکەن بەجددی بێگومان کابینێکی زۆر سەرکەوتو دەبێت و داهاتوویەکی زۆر باشتریشمان دەبێت من وەکو یای سەرۆکی حکوومەت هەیە گەشت بینیشم باوەڕم وایە زۆربەی گەنجەکانی کوردستان باوەڕیان بە ڕوویای جەنەبیان هەیە ئێمەش پاڵپشتە بین و بێگومان زۆربەی کارەکە هەموو ینی ساگە بین تەمەشا بگەین ئەوانەی کە گوتوێتی باکردارەوەیکە وەک لە قسە نامەکەمان تاوا بوو زۆر سپاس دەستێن و لایەکتان خۆش گفتگویەکی زۆر خۆش بوو